سڵاوتان لەبێ دیسان بەخێر بێنەوە خۆشحاڵین پانەڵێکی تایبەتی ئیمڕۆمان لەگەڵ کاک بافڵ تاڵەبانی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان. کاک بافڵ بەخێر بێی. ئەمە خۆشحاڵین بەوەی یەکەم جارە تەشریف دێنی. من مەمنونتانم. خەڵک چاوەڕوانی دیبێتێکی گەرم و گوڕمان لێ دەکا، بەڵام پێشەوەی بچینە ناو مەوزوع جەناب دەرفەتە بێ سڵاوێکیان لێ بکەی. سڵاوێکیان لێ بکەی ئەگەر حەز دەکەی. زۆر سپاستان دەکەم. سڵاو، زۆر سپاستان دەکەم کە مەجال هەبوو من بێم ئەمڕۆ لێرە گفتوگۆیەکی تۆم بکەین و داواکاریەکیشم هەیە لێت لە مەوزوعەکان ڕێک و ڕاست بڕۆ و منیش وعدت پێدەم بە ڕێک و ڕاستی جوابت بەمەوە بێ ئەم لاو ئەولا و پێشتریش وەکو وتم حەزم نەکرد پرسیارەکان بزانم لەبەرەوەی کە پرسیارەکان نازانم تۆزی ئاگات لە براکەت بێ بەس نە زۆر. ئەوە لە زمانی خۆیەوە بیستان پێشتر اتفاقمان نەکردووە لەسەر هیچ سوالێک، هەر خۆش ڕێگەی نەدا، بەس ئەمەش نایکێن عادەتەن، بەڵام باسی ئیطاری عام دەکەین گوتی هەموو شتێک ئازادە. ئەمە شایەتیت بۆ بەڵێ بەڵێ و بە حەقەتیش زەحمەت نەبوو یقناعکردنی بۆ هاتن، دیار و خۆی حەزی دەکرد بە بەو جۆرە دیبەیتە لەو کات و ساتە. ڕەنگە زۆر زەحمەتتر بوو بێ بۆی کە ئەو بۆین باغە لەم لی بکا وەک لەوەی کە بێتە ئێرە هاتنی ئێرەی ئاسانتر بوو وەک لە قات و بۆی باغەکەی. قاتەکە احتیادیە بەس بۆین باغەکە لەبەر جەنابێت تەحەمل بکە. ئەمە داوایەکی بەندە بوو، بەڵام بێگومان دڵگەورەی خۆت نوالەوەی کەوا دڵتەزیمی داوا بوو. من وەمزانی شەرتە طبعا شەرتە، بەڵام بەعزە سەحەفی بە قسەمان ناکەن، هەر ئەوان ڕێگەیان دەدەین، بەڵام ئەوەی جەنابێت سپاس دەکەین. کاک قوباد، کاک بەفڵ بمبەخشە کاک قوباد ئەوە نقطە یەکەم. کاکە بافڵ، ئێوە جارە پیرۆستان بی کۆنگرەتان کرد و جەنابەت سەرۆکی بێرکابەری ناو یەکێتی خەڵکێک هەیە ئەوانەی کە دەیانزانی جەنابەت تەشریف دێنی زۆریان پێخۆش بوو، چونکە خەڵک چاوەڕوانی تێگەیشتنی ڤیژنی نوێی یەکێتیە. خەڵک حەز دەکا لە ڤیژنی جەنابیشت بگا لە یەکێتیش. ناونیشانی دانیشتنەکەمان دەوڵەت سازیە، کەواتە حیوارەکەمان لە چوارچێوەی ئەوە دەبێت کە حزبێکی دەسەڵات کە ڕەنگە 32 ساڵی ئەزممویشی هەیە لە دەسەڵات و یاریکەرێکی مهم بووە لە عێراقی نوێ لە داڕشتنی ئێستا و ئایندەی کوردستان. خەڵک برای مهمە بزانن لە چەند ساڵی داهاتوو ڤیژنی نوێتان چیە و بەرەوچۆی دەبن. خۆشت شاراوە نیە لە خۆت و لە خەڵک کە پێشتر یەکێتی خەڵک هەستی بەوە نەدەکرد ڤیژنەکەی دیاری کراوە، استراتیژەکەی ڕوونا، بەڵام لە دوای کۆنگراوە و لە زمانی جەنابتەوە دەبێ بزانین ڤیژنەکان بەرەوچێ دەچن. بە ناوماڵ دەست پێ دەکەین جارە ڤیژنی خۆتان بەبزانین جارە ئەو یەکێتیە کە ئێستا تۆ سەرۆکی چی لێ دەکەی وەکو ئەداتێکی دەسەڵاتی گرنگ و ڤیژنیشت بۆ دروستکردنی بنەمای دەوڵەتداری لە هەرێمی کوردستان جارێ چییە؟ ئەمە جارێ با بەوە دەست پێ بکەین. پرسیارێکی زۆر کورت و ئاسانت کرد. طبعا. وەڵا خۆتان نەزانن یەکێتی نیشتیمانی کوردستان پێشوویەکی زۆر تایبەتی هەیە، پڕ لە تێکۆشەران و شەهیدان و بەرنامەی ئێمە ئەوەیە کە ئەوەڵین شت کە گرنگە لای ئێمە یەک ڕێزی خۆمان بپارێزین، بەڵام بۆ هەدەفی ئێمە شتێکی زۆر زۆر بەسیتە، هەموو ئیمکانیەت و توانای خۆمان بۆ یەک هەدەفە بین، ئەوەش ئەوەیە خزمەتی میلەتی خۆمان بکەین، میلەتی کورد بەعام. پێشم وایە ئەم سەرکردایەتیە میکسێکی زۆر باشی تایە خەڵکی بە تەجروبە و خەڵکی گەنج تا لە یەکتری فێر بن. جا ئەمە یەکێکی هەدەفێکی تری ئێمەیە، کادر دروستکردن، حزب بردن بۆ پێشەوە. زۆر جار باس دەکرێت ئەڵێن بافڵ وای کرد لە بەغا، بافڵ وای کرد، ئەوە بەڕاستی وان نییە. لێرە حەزەکەم بۆتان ڕێکخەمەوە شتێکمان توانیەوە بکەین لەم 2 ساڵە ئەوەیە کە تیمێکی بەقوت دروستکەین، بە یەکەوە ئیش بکەین، بڕیار بە یەکەوە ئەدرێت.
دانیشتنەکانمان بەیەکەوە ئەدرێت. ئەگەر جەنابەت ملاحەزە بکەیت قسەی زۆر سەیرەکرات دەربارەی کۆنگرەکەی ئێمە، کۆنگرە وا ئەبێت، کۆنگرە وا ئەبێت. بە قسەی تێکۆشەرەکانمان بۆ نمونە کاک عومەر شێخ مووس وتی کەم جار کۆنگرەی وا ڕێکوپێکمان هەبووە، کۆنگرەی وا باشمان هەبووە. من یەک گلەیم هەبوو لە کۆنگرەکە، ئەوەش ئەوە بوو زووتەوە بوو، ئەو قەرەباڵغیەم زۆر بەدڵ بوو، حەزمە کرد درێژتر بێت، هەموو فەقەرەی پەیڕەوەکە مناقەشەکرا بە دوور و درێژی، هەیکەلی حزبەکە مناقەشەکرا بە دوور و درێژی. پێشم وایە حزبەکەمان بۆ پێشەوە ببین، مۆدێرنیکەین، ستریملاینیکەین، و هەدەفی ئەساسی ئێمە ئەوەیە کە خزمەتی خەڵک بکەین. حەزەکەی بچمە ناو چۆن ئێمە ئەمانەوێ خزمەتی خەڵک بکەم؟ طبعا مەسەلەی خزمەتی خەڵک بکەین زۆرمان بیست و گشتگیرە، ینی مانایەکی گشتگیرە، ئەمە دەمانەوێت لە ڕووی عەمەلیەوە تەرجمەی ئەو قسانە و ئەو ڤژدە چییە، یان لە ڕووی نەخشەرەگا و برین چی دەکەن؟ بە لە شتە بەسیتەکانەوە دەست پێ بکەین. ئێستا خۆتان نەزانن وەزعی مەعاش چۆنە، وەزعی حکوومەت و هەرێمی و بەغداد چۆنە. ڕەنگە ئەم دەقەیە نەتوانین مەعاش وەکو پێویست دابینکەین بۆ میلەتەکەمان، بەڵام زۆر شت هەیە کە ئێمە ئەتوانین بیکەین. ئەتوانین ئەمنیەتیان بپارێزین، ئەتوانین کەرامەتیان بپارێزین. ئەشمەوێت زۆر تەرکیزکەینە سەر قەزا، ڕول ئۆف لۆ. یەکێک لە شتەکانی کە ئەبێ ئێمە وا بکەین کە حاکم محکەمە بەتاوەتی سەر بەخۆ بێ، دوور بێت لە حزب و حزبایەتی. جەوێکە بێ دروستکەین کە خۆشبەختانە هەیە لە سلەیمانی، بەس ئەمەی بەقووەتر بێ، خەڵک بتوانێ هەموو ڕێی خۆی بە ئاشکرا بڵێ، ببێت سلەیمانی ببێتەوە بە بەهەشتێک بۆ بیر و بۆچوونی جیاواز، بۆ نووسەر، بۆ ئاکتیڤیست، بۆ ئەوە. بێجگە لە ئەوە ئەبێ ئێمە چەند پرسیارێکی زۆر قورس لە خۆمان بکەین. ئەم هەموو پارەیە هاتووە و ڕۆیشتووە لە کوردستان. کات لاوە 91 سەدام حکومی نەمان لە کوردستان. بۆ کارەبامان نییە تا ئێستا، بۆ نیمانە، بۆ ئاو وەکو پێویست نییە، بۆ گەنجەکانمان ڕائەکەن لە وڵاتە. یەکێک لە شتەکانی کە زۆر زۆر عەزیەتی منەدا و ئێمە تینکتانکێک دروست دەکەین بۆ ئەمە و بەشک و جەنابیشتان بتوانن یارمەتیمان بن بۆ ئەوە. مەسەلەی ژنان و گەنجانە. ئێمە زۆر جار ئەڵێن کوردستان دەوڵەمەندە، ئەڵێم چۆن دەوڵەمەندە، ئەڵێن وڵا کوردستان نەوتی هەیە و نەوتی هەیە و غازی هەیە و ئەوە نییە. ئێمە بە جەماوەرەکەمان دەوڵەمەندی، بەو گەنجانە کە زۆربەیان خوێندەوارن ببوورە خوا لێم تێکەچێ دەنگەکەی بەرزکەنەوە. هەمویان خوێندەوارن، هەمویان کوڕ و کچی باشن. ئێمە بێ جەوێک دروستکەین کە ئەم تەلەبانە ئەخوێنن کە دێنە دەرەوە لە یونیڤەرسیتیەکانیان شوێنێکە بێ بچین ئیشی لێ بکەن، هەلی کار. ئەمە ئەبێ ئێمە بەڕاستی تەرکیزکەینە سەر ئەوە. من خۆم خەریکم لەگەڵ برادران پلانێکی 5 ساڵدا ئەنین. ئێستا یەکێتی لە کوێیە، ئەمانەوێ یەکێتی بۆ کوێ بڕوە. بەڵام دڵنیا بە کە ئەمە بە یەکێتی ناکرێ بەتەنیا، لە ڕێی حکوومەتەوە ئەکرێ. لە ڕێی حکوومەتەوە ئێمە ئەتوانین باشتر خزمەتی خەڵک بکەین. ئێمە پێویستمان بە شەریکێکە کە هاوڕا بێت لەگەڵمان و بە یەکەوە بەرنامەیەکی جوان دانین و پێشم وایە ئەتوانین ئەوە بکەین. لایەنەکانی تری کوردستانیش هەمویان خزمەتی خەڵکیانەوێ ئەیانەوێ کوردستان وەزعی باشتر بێت لە ئەمڕۆ. مەسەلەی کوردایەتی ئەمەوێ تەرکیز زۆر بکەمە سەر مەسەلەی کوردایەتی. ئێمە ئەبێ بتوانین قسە بکەین، ئێمە ئەبێ بتوانین ڕێی خۆمان بڵین لە هەر کوێیەک بێت، هەر لە عێراق لە هەر کوێیەک بێت، ئەبێ بتوانین ڕێی خۆمان بڵین. کوردایەتی جیاوازە لە کوردستانێتی کە پێکهاتەی زۆرمان هەیە بە ئاین و مەزهەبەوە. دەبێ شوێنیان بکەینەوە لەو عیبارەتە. کوردستانیەت زیاتر مهمە ئێستا بۆ سەقامگیری و پێکەوە ژیان و ئەو شتانە. دڵنیام لەوە بەرنامەتان هەیە. لەگەڵتام و بەڵێ لە بەرنامەشمان هەیە و زۆر جەنابەت جوانتر لە من وتت. سپاس. لە دڵەوە مەفهومان یەکە. دیسان قسەکانمان تەرجمە بکەین، چونکە ئەو ڕوئیایی کە دەیخەنە بەردەم دیسان لە قالبی استراتیژی گیر تێدەگەین، بەڵام کە دێتە سەر تەرجمەکردن نەخشەڕێگا پێویستی بە کاری وێوچانەیە. تەنانەت لە ناو خودی یەکێتی جاران ئەو هەموو مؤسساتی ناو یەکێتی بوو تەفعیل نەبوو دەوری،
هەستت پێ نەدەکرد خۆ ببوورە ئەوە تۆزێک هین بوو لام گوێ نەبوو یعنی empowered یعنی ئیشیان بڵێن کە دامەزراوەکانی ناو یەکێتی دامەزراوەکانی ناو حتا دەوروبەرەکە دەستخۆش هەر یەکەی لە شوێن خۆیەوە ئەگەر empower بکرێت کە کاری خۆی بکاو بەرچاوی ڕوومبی ڤیژنەی باشی بدرێتێ و تاسکەکانی خۆی بزانێ زۆر جوانە زۆر جوانە و یەکێک لە شتەکانی کە زۆر جار باسی یەکەم ئەمەوێت یەکێتی نیشتمانی کوردستان ببێ بە حزبێکی مۆدرن ئەو ڕۆژە لەگەڵ برادێکی خۆم مناقەشەیەکمە کرد ئەموت یەکێتیە بێ مەریتۆکرسی بێت مەریتۆکرسی یعنی لەسەر بنەمای بەهرە لەسەر بنەمای بەهرە ئەوە جەناب بتزانیت بە کوردی چکو من پرسیارم کردوتم ئەمە بە کوردی چییە؟ 4-5 کەس لە ژوورەکە بوتیان بە کوردی ئەوە هەر نییە ئەوە نەکبەتی ئێمە ئەوەیە کە نییە کە کەس کەلیمەکەی نەئەزانی اینجا ئەگەر ئێمە جەوێکی وا دروستکەین کە خەڵکی باش بۆ شوێنی خۆی و شتێکی تریش بکەین ئێمە گۆڕانکاری لە حزبە ئەتیادی بێ یعنی نەبێ بە ئەم شتە بڤەیە و بۆیە ئەمەوێ کۆنگرا ئەبێ لە وەختی خۆی بکرێ لە بین کۆنگرا ئەبێ پلانیۆم بکەین ئەبێش ئەو دیداری کە کردمان کە سپاسی کاقوباد و تیمەکەیە کەم بەڕاستی شتێکی سەرکەوتوو بوو یەکێک لە سەبەبەکانی کە کۆنگرەکەمان وا سەرکەوتوو بوو ئەوە بوو کە وا بزانم 16,000 کادر مناقەشەی هەموو نقطەکانی کردبوو لە دیدارەکە ئەبێ خوێنی تازە بێنینە ناو حزبەکە بیر و بۆچوونی تازە بێنینە ناو حزبەکە بۆ ژنان نایەنە ناو سیاسەت بۆ گەنجان نایەنە ناو سیاسەت کاک دکتۆر بۆ دەنگمان پێ نادەن نە بە یەکێتی بە هەموو حزبەکان بۆ دەنگمان پێ نادەن با بە بێزارن لێمان بێزارن لەو سیاسەتە کۆنە بەو تەسەڕوفاتە کۆنانە ئێمەشە بێ خۆمان بگۆڕین ئەبێ ئێمە شانیان بین ئێمە جیاوازین ڕەئی جیاوازمان هەیە سیاسەتی جیاوازمان هەیە ئیسپاتی شێکەین بۆیان ئەوەی کە پێمانەکرێت قانون بێت مؤسسات بێت هەموو کەسێکە بێ احترامی بگیرێت ئەبێ ئازاد بین ڕەئی خۆمان بکەین بیڵێن چی ئەەکەین بیکەین من لە بیرمە یەکێک هەبوو چەند ساڵێک پێشتە کارەکەچووری زۆر ناشرینی دروست کرده بوو هیمام جەلال یعنی زۆر ناشرین من لە لای دکتۆر خەسرەو بووم بە سوتفە مام تەلەفۆنی کرد بۆ دکتۆر خەسرەو زۆر سیر بوو وتی دکتۆر تۆ بیستوتە ئەم پیاوە ئەو کارەکەتورانە دروست دەکات لەسەر من دکتۆر وتی بەڵێ وتی ئیشی تۆ ئەوەیە بیپارێزی ئەوە ئێمە بێ ئەو جاوە دروستکەین وتی ئەو پیاوەی کە ئەو کارەکەچورانە ئەکات ئیشی تۆیە بیپارێزی دکتۆر وای لێ هیچی لێ نێت تەبەن من تێگەیشتم زۆر جوان بوو باش سپاس لە کۆنگرە لە کاتی نووسینەوەی پەیڕەوەکان تەوزیعی دەسەڵاتەکان ملاحەزەتی وازە هەیە لەسەر ژەوەیە دەسەڵاتەکان بەڕەهایی چڕبوونەتەوە لە دەستی سەرۆک حەزبی دەسەڵاتیش کە سەرۆکی بەقووەتبی دەتوانی بەکاری بینی بۆ شتی گەورەی پێ بکە بەس لە عینی وەختیشدا دەکرێت کە دەسەڵات لە دەرەوەی مؤسسەکانی حکومڕانی بێتەوە کێشەی هەرە گەورەی کوردستان و عێراق و ئەو منتقەیە لە هەموو عێراقیش وای لێتوە دەسەڵات لە دەرەوەی دامەزراوەکانی دەوڵەتە پەرلەمانی ئێمە دائیمەن لاواز کراوە بەرەو لاوازێکی ڕاستە سەرکردەکان ڕەنگە بەدڵیان بێ یان بە هەمان شێوە نەیبینن بەڵام ڕاستە پەرلەمانی ئێمە بەرەو لاوازی چووە و سەرکردەکانش بەداخەوە باکیری چکە معاناتمان زۆر بۆ لەوە ینی زەرەرمان کردووە دوایەوە سەرکردەکان لە دەرەوەی دەسەڵاتی تەنڤیزیش بوونە کە دێنە ناو دەسەڵاتی تەنفیزی تەنها لەوێ دەمێنەوە دەسەڵاتی پەرلەمان ناسوناوی کاب سەرکردەی پارتی یەکێتی حتا حزبەکانی تری کە معارەزەن هاتێ ناو پەرلەمان لە غەیری پۆستی تەنفیزی و قیادی نەبێ تێدا نەبوونە جا کە دەسەڵاتی بڕیاردان لە دەرەوەی دامەزراوەکانی دەوڵەت بێ جا حکومەت بێ یا پەرلەمان بێ ئەو زوعفە هەر بەردەوام دەبێت بەڵێ وایە ئێوە ئەو ڤیژنەما پێ بڵێ ئەو مؤسساتە چۆن بەقووەت دەکەی ئەو بنەمای دروستکردنی وڵاتێک و دەوڵەتێکی مۆدێرن کە بە مؤسساتی حکومڕانی دەکرێت ئەگەر دەسەڵات لە دەروبینێ چۆن ئەوە دەکرێت جا ڤیژنی خۆتمان پێ بڕێتەوە کە من باسی ئەوەمە کرد مؤسسات بەقووەت بێت بزەبت مەقسەدم ئەوە بوو ئێستا ئێمە شتێکمان کردووە لە ناو یەکێتی
ئێمە ئەنجومەنێکمان هەیە ئەنجومەنی پشتیوانی خەڵک زۆر ئەڵێن ئەم ئیشی چییە ئەم ئەنجومەن ئەم ئەنجومەنە ئیشی زۆر زۆر گرنگە لە ڕوویەکەوە بەقەر سەرکردایەتی مهمە بۆ ئەمان مراقبە بن چەندین کۆمیسیۆن دروست دەکەین بە دوواچوونی ئیشەکانمانەکەین ئەتوانم بڵێم وەکو منی پارلەمانێکە ئێمە تا هیچ شتێک بتوانین بکەین بچووکترین شت بتوانین بکەین بۆ خزمەتی میلەتەکەمان پێویستمان بە ئەوەیە بە زووترین کاتێمە ئینتخابات بکەین پەرلەمان بێ حکوومەت بێ حزبەکان ناتوانن بن بە بەدیلی حکوومەت و یەکێتی بە نیازیش نییە وا بکات بەس یەکێتی ئەوێ حکوومەتێکمان هەبێت حکوومەتێکی کۆلیشن کە بەڕاستی حکوومەتێکی کۆلیشن بێت و ئێمە شەریکێکی زۆر زۆر بەوەفاین زۆر ڕاست گۆین ئەولامان نییە ئێستاش لە ناو حزبەکەمان ڕەئیەکان زۆر بەیان وەکو یەکن یعنی عینی فەلسەفەمان هەیە لەسەر شتی بچووک بەڵێ زۆر مناقەشە ئەکرێت و ئەو شتانە و زۆر حەزیشم لێتی ئەو مناقەشاتانە بەڵام یعنی ئێمە ئەبێ ئیشێک بکەین حکوومەتەکەمان ئەم جارە جیاواز بێت لە هەموو حکوومەتەکانی تر ئەوەش چۆنەکرێت تەرکیزمان لەسەر ئەوە بێت کە حکوومەت ببێت بە حکوومەت من بەکارینێنم تا یەکێتی بەقوت کەم فلانە کەس بەکارینێنێ تا حزبەکەی خۆی بەقوت کات هەدەفەکەی ئێمە ئەبێ خزمەتکردنی ئەم میلەتە بێچکو لێمان قبول ناکەن ئەمڕۆ گەنجێک لە کوردستان ئەوەیەوێت کە لە بەریتانیا ئەیانەوێت ئەوەیەوێت کە لە ئیتالیا هەیەە وەختێکە باسی بەقوتکردنی هەناوی سیستمی حکومڕانی دەکەین حکمی دروست good governance ئەوانە بۆ خۆیان دەبنە سەبەبێک ئەمەش خۆ بە شەو ڕۆژ نایە کاری دەوێت ئەمەی ئێستا تێداینە ڕوتێکە دەکرێت بەرەو ئەو ئاراستەی بی کە حکمی دروستی شت بوو بۆ خۆی بژانەوە دروست دەبێت دەرفەت یەکسان دەبێت جاهێرەکان ئەتوانن عقلی بزنسیان بەکاربینن و بەرهێنانی دەرەچی دێ خەڵک ئامادەیە پارەی خۆی بێنە لە وڵاتەی سەرفی کە ئیستثماری بکە خەمیەوەی نەبی دواتر چی بەسەر بۆیە ئەساسەکە ئەو دەسەڵاتانە بگوازینەوە ناو مؤسسەکانی حکومڕانی بەس آخر سوال لەسەر هەرێم کێشەی هەر ئەساسی سیاسی ئێمە مەسەلەکەی یەکڕێزیە یەکڕێزی لە هەرێم یەکڕێزی لە بەغدا یەکڕێزی لە دنیای دەرەوە ڤژنێکتان هەیە مەشروعەکەت دەبی دەست پێشخەریەکەت دەبی شتێکی وا دەبی ئێمە بەنیازین چونکە ئەوە نییە چەپڵە بە دەستێک لێ درێیان نا دەبێت خۆت مبادر بێ خۆت دەسەڵاتی با لێرە سڕێکی ناو حزب کاشف بکەم بۆتان ئێمە بەنیازین بە زووترین کات وەفتێک بنێرین بۆ هەموو لایەنەکانی کوردستان و هەوڵێک بدەین کە بە بیر و بۆچوونێکی تازە بەرنامەی خۆمانیان بۆ شەرحەکەین ئەوەی کە ڕوویداوە پێشتر ڕوویداوە ئێمە هیچ حسابی بۆ ناکەین ئەمانەوێ جارێکی تر دەست پێ بکەین هەوڵێکی جددی ئەدەین لەگەڵ هەموو لایەنەکان ئیشەڵڵا ئەوەش بەو نیەتە وەرەگیرێ کە ئێمە مەبەستمانە و تۆش دەتوانانی قسەی خێرێکی تیا بکەیت هەمومان قسەی خێر دەکەن هەمومان بۆ قسەی خێرش دانیشتوین خۆشحاڵم بەو قسە خێرەی کە دەیبیستم چاوەڕوانی ئەو مبادرێشت دەکەین چونکە یەک لە ئەولەویاتی سەرەکی هەرێمە هەرزوو لە ئەوەڵین کۆبوونەوەی سەرکردایەتی ئەوەڵین شت جەنابی سەرۆک و ئەم شتانە و جەناب و ئەو شتانەمان لابرد و دووهەمین شت ئەو وەفتە بوو کە باسکرا دەستخۆش باسی عێراق بکەین باسی عێراق ببوورە بەعزی جار ریڤەربڕیشنەکە تۆزێکین مەکە بەس قەی ناکە مهندسەکانی دەنگ مەفروزا و علاجمان لە بەغدا و لە عێراق یەکێتی حاڵی پارتی و ئەوانی تریش دیاریکردن بەڵێ نوێنەرمان هەیە لەوێ و خۆشیان تەحالفاتی سیاسیان هەیە و دەبێ ببن بە بەشێکی مهم بەوەی کە مولچیەتی قەرار لەوێش بەشێک بن لەو مولچیەتە و خۆشیان ئەو دەسەڵاتی هەیەە و تەسیری هەیەە بەکاری بینن بۆ خزمەتی گشتی کوردستانش و عێراقیش و عێراقیش ئەو وەختە والێ بکرێت کە باوەش بکاتەوە بۆ هەرێمیش و لە هەناودا تێکەڵ چێشن بەڵام ئەوە
پێویستی جەبهەی بەغدا پێویستی بەو یەک ریزیانەیە کە باسمان کردووە. Exactly. جا لێرە ئەوەی کە معاناتی کوردستان ئەوە بووە ئەو کاتێک کە ئەزمەمان هەبوو خەڵک دەمانبووری کەوا ئەگەر بێت و لاوازیەکیشمان لێ دەرچی بەڵکو بەعەکسەوە لە وەختانە ڕەنگە بە قوتیش بووین بەڵام وەختێک کە دەرفەتی گەورە هاتە بەغدا کە دەمانتوانی شتی گەورە بکەین لەو دەقەیە ئەمە لێک ترازا بووین کە لێک دەترازەی نەیارەت بێگومان استیغلالیەوە دەکات ئەو کلێنە دەدۆستەوە دێتە ناوی جا لێرە کەسیش بێبەری نییە بۆ خۆشتانەوە بەڵێ وایە ئەگەر سەیری بەغداش بکەی یەکێتی هاوپەیمانێتی خۆی هەیە حزبەکانی تریشی خۆیان هەیە حەزەکە بزارن ئەو مەسرەحە ئەو مینبەرەی بەغدا بە بەڤژنی نوێەوە چۆن وا لێ دەکەی کە لە خزمەتی قەزیە گەورەکەی دەوڵەتسازی و وڵاتی سەروەری یاسا بێ. ئێمە ئەتوانین خزمەتی کوردستان بکەین لە ڕێی عێراقەوە لە بەغدادەوە بەڵام زۆر باشترە بێت کە ئەگەر ئێمە بەیەکەوە ئەو شتانە بکەین چەند هەموو حزبە کوردیەکان حەقە بەیەکەوە بچین بۆ بەغاو ئەو هینانە بکەین بۆ پشتیوانی حکوومەت وەفتی حکوومەت با بڕوە بەسەر چاو بەڵام من پێم وایە حزبەکان ئەگەر یەک بن هەم وەفتی حکوومەت بەقوەترە بێ هەم قسەی تر هەیە لە شوێنی تر کە خەڵکە توارەی بیکات بۆ عینەن هەدەف و نمونەشمان هەیە کە توانیومانە لە چەند قەزەیەک بەیەکەوە ئیش بکەین ئێلانمان نەکردووە نزیکترین نمونە ئەوەیە کە وەفتی حکوومەت بە سەرۆکایەتی جنابی کاک مەسرور کە زۆریش بەدڵم بۆ شتێکی زۆر ئازایەنە بوو کە چوو بۆ بەغداد چوون بۆ ئەوێ و ئێمە ئێوارەکەی حسمان کرد ڕەنگە چەند لایەنێک ناڕەحەت بن بەیەکەوە من و کاقوبات دەستمان کرد بە تەلەفۆنات و ئەمە ئەو بۆ پشتیوانی حکوومەت و تێمان گەیاندن ئەمە مەسەلە میلەتە و خەڵکە و خەڵک وەزعی خراپە ئاها و یعنی ئەتوانین بەیەکەوە ئیش بکەین بەڵام پێویستی بە هینێکی تازەیە یعنی ریسێتێک بکەین یعنی ئاپدەیتێکی ئایفۆنەکەی مێشکمان بکەین جا خۆشبەختانە ئەتوانین ئەم کۆنگرەیە و ئەم سەرکردایەتیە تازەیە ببێت بە بیانۆکە ئێستا ئێمە بەنیازین وا بکەین بۆیە ئەمانەوێ بە زووترین کات سەردانی هەموو لایەنەکان بکەین و دانیشین بزانین لەکوێ ئەتوانین ڕێکەوین لەکوێ ئەتوانین ئیش بکەین لایەنەکانی بەغدایە لایەنەکانی کوردستان ئەوەڵجار بەس دوای بۆ بەغداد ئێمە سەردانەکانمان بەردەوامە و بۆ مەسلەی هاوپەیمانەتی ئێمە هەوڵ دەدەین لەگەڵ هەموو لایەک لە بەغداد ئێمە نامانەوێ گروپێک هەڵبژێرین و ئەمە هەڵبژێرین بلعکس ئێمە ئەمانەوێ لەگەڵ هەموو لایەنێک عێلاقەیەکی باشمان هەبێت و پێمان وایە بوا باشترە توانین خزمەت بکەین ڕاستە یەکێتی توانیوێتی لەم 2 ساڵە خۆی زیندوو کاتەوە لە بەغا جەناب دەزانی 2 ساڵ پێش ئێستا یەکێتی یعنی ئەو هینەی نەبوو ئەو قورسیەی نەبوو وەکو پێویست لە بەغداد بەڵام ئێستا بە هاتوچووەکانمان و بە گفتوگۆوەکانمان و بەڕاستی بە ڕاستگۆییەکەمان کە ئێمە ئەڕۆین و ئەوەی کە ئەیڵین مەبەستمان ئەوەیە ئەوەی کە باسیەکەین ئەمەیە کە ئەڵێن شتێکەکەین ئەیکەین ئەمە بەشێکی ئەساسی بووە لەوەی کە دروستکردنی ئەو عێلاقاتە اینجا من پێم وایە حزبە کوردیەکان بەیەکەوە بن تەواوکەری یەکە بین ئەم لا من ڕەنگە پەیوەندیم زۆر باش نەبێت لەگەڵی جەنابیان نەتوانن چاکیکەنەوە و عەکسەکەشی وایە بەڵام ئەمە پێویستی بە ڕیسەتێکە لە عێلاقاتەکان و ئیشەڵڵا بە زووترین کات ئێمە دەست دەکەین بە هەوڵدان بۆ ئەو ڕیسەتە دەست خۆش باسیوت کە لە بەغدا قسە لەگەر هەمووان دەکەین هەروەک کوردستان بەڵام هەتا ئێستا پێوە دیارەکەن بۆ ئیسtismarتان زیاتر لە جیهەتێک کردووە بەڵێ هەتا ئێستا ئێوە پەیوەندیەکانتان تەرکیزی کردوتە سەر چەند لایەنێک لایەنی تار مەسەلەن دەمێکە ئێوە علاقەکانتان بەقوتر بووە و لە ناویشیاندا ئەوەی کە پێیان دەڵێن وەلاییەکان لەگەڕوان عێلاقەیەکی بەرچاوی زیندوتان هەیە بەس بێگومان بە ڤژنێ ئێستا باسی دەکەی یان بەو پلانێکە تا دەبێت گشتگیر بێ بۆی لەکوێ دەسەڵات هەبێ بۆ خۆتی ڕابکێشی ئەوەش بەرنامەی دەوێت ئەوەش کاری دەوێت چونکە ئەگەر استثمارەکە تەنها لە یەک لایەن بێ معنای لە بەغداش بڵێ ناتوانێت ئەو تەسیرە بکەی و بۆ خزمەتی قەزێکە جا ئەمە عێلاقاتمان لەگەڵ زۆر لایەن هەیە کە ڕەنگە لە تەلەڤیزیۆن نەیبینن ئەو جا خۆ مهمە خەڵک بەرچاوی ڕوون بی کە بزانی تەنها لە لایەک نییە و ئەوی ترە و بەنسبەتی بەغداش ئێستا ئەهمیەتی بۆ ئێمە زیاتریش بووە لەوەتی ئەو ئەزمانە دروستبوونە
بڕیارەکانی محکمەی اتحادی ڕاوەستانی نەوت کە مەسلەی ناردنی بەشە موچە زەحمەت بووە جا لێرە خەڵک دڵەڕاوکەیەکی هەیە وا تەسەوڕەکەن کە یەکێتی یەکێک لەو بزوێنەرانەی یان لەو پاڵنەرانەی کە دەیەوێ ڕاستەوخۆ بەغدا مامەڵە لەگەڵ سلێمانی بکە سەرباری ئەو بڵین خەریتەی فیدرالی کە ئەمانە سەرباری ئەو هەموو یاسایان ئەمانە ئایا ئەوە چەند جێگەی ئێمە ئەتوانین ئێستا وا بکەین بەڕگەیەکمان خستنا و قانونی بوجە مۆزنە کە ئەتوانێت سلەیمانی واجبی خۆی جێبەجێ بکات و ڕاستەوخۆ معاش وەرگری لە بەغا ئەگەر هەر لایەنێک واجبی خۆی جێبەجێ نەکرد بەڵام ئەوە هەدەفی ئێمە نییە ئەوە گارنتیەک بوو بۆ خەڵکی سلەیمانی ئەگەر خوا نەکردا تووشی کێشەیەک بین و غەدرێک بکرێت لە سلەیمانی هەدەفی ئێمە ئەوەیە پاراستنی هەرێم ئەم هەرێمە بە خوێنی شەهیدەکانی یەکێتی و لایەنەکانی تر دروست بوو ئێمە نابێ کورت بین بیر بکەینەوە ئێمە ئێستا ئەگەر بچین سلەیمانی جاکەینەوە بۆ چەند مانگێک تا ئێمە معاش وەرگرین و خوا نەکردا لایەنێکی تر معاش وەرنەگرێ ئەی دوای ئەوە چی ڕوەدات دەتوانی بەیەکەوەی کەیتەوە ئەتوانی بەیەکەوەی کەیتەوە نا ئێمە ئەبێ بەیەکەوە ئیش بکەین من بەو خوایەمە بە سوعبەت نایڵێ من چەند خەمە خۆم بۆ سلەیمانی ئەوەنە خەمە خۆم بۆ زاخۆ و بۆ دهۆک ئێستەیەکێک لە شتەکانی کە منەمێ بیکە منەمێ بە نەوعێک ئێمە بتوانین بەرنمەیەک دانین لەگەڵ دانە غاز بەسکەم غازەکەی زیاد کە بتوانین شتێک بکەین لەوێ کارەبایەک شتێک لەوێ و بتوانین کارەبای دهۆک 24 سعات بێ کارەبای سلەیمانی 24 سعات بێ ئەمە وەکو پێویست ئیشمان نەکردووە بەسیترین شت کارەبایە لە مۆگەدیشو کە محەممەد فەرە عەیدیدیان لا برد دوای 9 مانگ کارەبای 24 سعاتیان هەبوو ئێمە سەدام لە نەوەریەکەوە نەماوە ئێستش کارەبامان نییە ئەماشمانەوەی خەڵک دەنگمان بۆ بدات خەڵک ئەگەر دەڵێن یەک شێت بوو دەستە لای شێخ ئەگەر شێخ شێت بوو چێوە دەچێت یەکێک ئەگەر شێت بوو دەیبن بە لای شێخ بەڵام ئەگەر شێخ شێت بوو ئەو بۆ کوێ دەبێت ئێمە ئێستا لەگەر شێخ دانیشتوین ئێستا لەگەر شێخ دانیشتوین ئێمە باسی ڤیژنی ئایندە دەکەین کە چۆن چاجی بکەین مەسەلەی داخلکردنی ئەو بڕگەیە لە قانونەکە هەر خۆی جێی پرسیار و کۆنترۆڤێرشیەلە ئەوەی خەڵک دەیەوێت دڵنیا بێت لەی ئەوەیە کە دوو ئیدارەیەکەوە قوڵ نابێتەوە وای لێبێ عێراق مامەڵە لەگەڵ سلێمانی بکە وەکو پارێزگایەک دەبێت ڕێگەلەوە بگری ئێمە شەومان ناوێ و دووهەم خەڵکیش دەیەوێ وەختێک کە کیانێکت هەیە پەرلەمانێک و حکوومەتێک ئەگەر لە ژێرەوە دوو ئیدارەیش بێ بەڵام ئیش بکە خەڵک خەمیەوەی نەبی معاشە کوێ دەدرێ لێ نادرێ ئەوانە ئۆتۆماتیک بی ئەوەش بە دروستکردنی ئەو حکوومەتە دروستەی باسمان کرد بەڵێ وایە لەبەر کا حەزەکەم پێویستە کاتەگەر بوو جاوای لێ بڵێکم یەک ملاحەزەی بچووک لەسەر قسەکەت ئەو بەرگەیی کە کرا ئەناو موازنەکە ئەمە بۆ ئەگەرەکانە ئەبێت بیر لە هەموو شتێک بکەیتەوە ئەبێ حسابی هەموو شتێک بکەیت باشترین وەزع خراپترین وەزع هەبێ ئێمە هەروە بڕۆین و بیر لە سبەینێ بکەینەوە ئێمە بێ بیر لە 5 ساڵ 10 ساڵ 20 ساڵی تر بکەینەوە ئۆپشن گرنگە خەڵک ئۆپشنی هەبێ خەڵک خۆی نەبەستێتەوە بەڵام دووبارەیەکەمەوە ئاخر شت کە یەکێتی نیشتمانی کوردستان ئەوێ بیبینێ دوو ئیدارەیە بەڵام ئێمە ئیدارەیەکمانەوێت کە هی هەموو لایەک بێت کە ئیدارەی هەموو لایەک بکات بە هەموو کوردستان بە یەک چاو سیرکەین چەند حزبەکان حزبایەتی عەفو چەند حزبایەتی دوور کەوێتەوە لە حکوومەت من پێم وایە حکوومەتەکەمان باشترە بێت خۆشحاڵم بە گوێبیستی قسانە و دڵنیاییشە بۆ خەڵک کە ئێمە هەرچی بکەین لەسەر حسابی ئەو کیانە مستەقبلی و کیانە نابێت باسێکی پەیوەندی دەرەچی بکەین بمانەوە نەمانەوە لە عێراقی ئەمڕۆ هەر حزب و هەر لایەنە پەیوەندی خۆی هەیە دەرەچی انطباعك هەیە لەسەرتان بەوەی کە بە زیادەوە لەو ئاخیرە لەو چەند ساڵە نزیک بوونە لە ئێران بەڵام لە هەمان کاتدا عێلاقی باشتان لەگەر ئەمریکاش هەیە و عێلاقی باشتان عێلاقی خراپتان لەگەر تورکیا هەیە دێنە سەر تورکیا دوایی ئۆکەی دێنە سەر ئەمریکاش دوایی بەس با باسێکی ئێران بکەین چۆنی تعریفەکەی ئەو عێلاقەیە چی بەسەر دێ ئێمە حدودێکمان هەیە لەگەڵ ئێران چەند سەد کیلۆمەترێکە چەندین جار کە کورد لەی قەوماوە ڕایان کردو بۆ ئێران و ئەمەیان هەبووە و عێلاقاتێکی دوور و درێژمان هەیە لەگەڵ ئێران و پێشمان خۆشە و عێلاقاتێکی زۆر زۆر گرنگە بەڵام یەکێتی هەموو جارێک وا بووە یەکێتی عێلاقاتی لەگەڵ هەموو لایەک هەیە
من دڵنیاتانەکەمەوە تەسەوڕ ناکەم حزبێکی تر هەبێ لە کوردستان عیلاقەی وا باش بێ لەگەڵ ئەمریکیەکان بینمان زۆر خۆشە لەگەڵ براکانمان لە هەموو وڵاتە ئەوروپیەکان ئەمە سیاسەتی مام جەلالە مام جەلالە چوو بۆ تاران لە تارانەوە چوو بۆ واشنگتن چەند مانگێک پێش ئێمە لە بەریتانیا بووین دوای ئەوە چوین بۆ تاران چەند ڕۆژێکی ترە چین بۆ ئەمریکا ئەمە سیاسەتی حزبە ئەبێ وڵات ئەبێ عیلاقاتمان لەگەڵ هەموو لایەکە بێ لەگەڵ هەموو هینێکە بێ بە باش و بەخرا تعریف تأییدی ئەمریکا بە چۆن عیلاقە لەگەڵ ئەمریکا چۆنە زۆر باشە وەکو یەکێتی بازەکەم بەڵێ وەکو خۆت عیلاقەت باشە بەڵێ وەکو یەکێتی ئیشەڵڵا باشتریشە بێت باشێک لە هەدەفەکانمانەوەیە مەکتەبی عیلاقات زۆر بەقووەتکەین وای لێ هاتبوو عیلاقاتەکە تقریبا کاقوباد و من ئەمان برد بەڕێوە بەلژێرێکی ناڕەسمی بەڵام ئەم جارە خەڵکی باشمان دۆزیوەتەوە گەنجان و ئەمانە تا یارمەتی شخصی ڕقمیەکی عیلاقات بنی شخصی ڕقمیەکی عیلاقات پێی ناکرێ بەتەنیا پێویستەکە تیمێکی بەقوتی بۆ دروستکەین ئەوەڵجار ئەو جار تەسلیمی تیمەکەیکەین و ئەوە بکەین بەڵام هەدەفی ئێمە ئەوەیە لەگەڵ هەموو لایەنێک بینمان باش بێت جێی دڵنیاییە ئەمریکیەکان قسمێکیان لێرن بەڵام سەیری کۆمەڵێک باڵوێز سەفیری وڵاتانی ئەوروپیشمان لەگەڵن ئەوانە زۆر یارمەتیان داین زۆر لە سەقامگیرکردنی کوردستان ئێستش نەسیحەتمانەکەن لەسەر یەکریزی و لە ئەمە و سپاسی هەر هەمویانەکەم ئەوە هەندێکیان لێرە دانیشتون و حەزەکەم یەک بە یەک سپاسیان بکەم زۆر هاوکارمان بوونە مشکلەکە ئەوەیە بعضی جارێمە گوێ ناگرین لێیان ئاخر ئەوجا ئەو موقتەکەم بۆ بەڕاستی ئەوانە لە شەڕی داعشەوە بەڵێ هاتوون توانایەوەشیان بەرز کردینەوە دیفاعیان لێکردین ئێمەش قوربانیمان زۆردا ئەوانش دەیبینن بەڵام ئەوە لە کێوە ڕجامان لێ دەکەن کە هێزێکی نیشتیمانیمان هەبی پێشمەرگە ئەو ناوە بەرزە بەرز ڕاگیرێ بەوەی کە ببتە هێزێکی نیشتیمانی دەژێر ئیمرەت و قیادە و سەیطرەی حکومەت بێ دەبی لە خۆتەوە دەست پێک بزانین پرۆست ڤیژنتان چییە چونکە تازە لەمە دوا بە دوعا ناکرێت تازە لەمە دوا بە ئومێد و بە بڵێن بە بەڵێنی درێژخایان ناکرێت باسی خەتوی عملی دەکەین چونکە ئێستا بوویتە شتێکی دەستبەجێی ئانی ینی ئەولەوێتێکی ئێستاە جەناب ڤیژنتان چییە نیەتان چییە حەزەکەم لەو بۆ ئەو جاوای هاوپەیمانانیشمان هەبێت با ئەوڵجێر لە هێزی هەفتا و دەست پێ بکەم ئێمە چاوەڕێی برا خوشک و برایمنی ئەجنەبیەکانمان نەکردووە ئێمە ڕێفۆرمی خۆمان کردووە لە ناو هێزی هەفتە لیواکانمان ڕێک خستووەتەوە گەنجەکانمان خستووەتە چەند لیوای تایبەت بە تەجروبەکان لە چەند لیوایەکی ترن هێزەکانی یەکێتی هەمووی کۆکراوەتەوە زمانێک هەبوو فلانە کەس هێزیە بوو فلانە کەس هێزیە بوو فلانە کەس هێزیە ئێستا هێزی یەکێتی هەیە قوت خاسەکانمان جەتیرۆر کۆماندۆ چوونەتە مستەوایەک کە هەموو لایەنێک دڵی پێی خۆشە بەس هەدەفی ئێمە ئەوەیە کە هێزەکانی هەفتا و هەشتا یەک بگرنەوە و زۆر ئیشیشمان کردووە بۆ ئەوە قەلەقیشم لەو پرۆسەیە کە چەقیوە لەسەر شتێکی زۆر زۆر بەسیت تا ئێستا نەمانتوانیوە وەزیرێک دانین بە وەکالەتە بە چییە بیان ناتوانین داینین بۆ تێناگەم بۆ ئەگەر قسەی ڕاستی دەوێت ئێمە بەرنامەکانمان بۆ پێشەوە ئەڕوا هێشتا پەیوەندیمان هەیە لەگەڵیان بەڵام بەداخەوە ئەمەش شتێکە کە بووەتە کێشەیەکی سیاسی کە ئەمە هەدەفەکە ئەوە بوو دوورکەوێتەوە لە سیاسەتەوە بەئەکیدی بەڵام وەختێک کە دەڵێ ئەو هێزانە هی چێتین هەر خۆی لە خۆیدا دەلالەت لەوە دەکات لە دەرەوەی حکومەت دەمانەوە نەمێنێت ئێمە ئەبێ سەڕیح بین لەگەڵ یەکتری ئێستا هێزی یەکێتی عیبارەتی هێزی یەکێتی و هێزی پارتی و هێزی حیزبەکانی ترەوەانە خۆی دەبێ و عیبارەتانە لەگەر کات خاو ببنەوە نەمێنن لەبەر کات با بچینە تورکیا چونکە شتێکی زۆر جەوهەریە علاقەیەکی زۆر مهمە زۆر استراتیژیە بچین بۆ تورکیا من ناچم بۆ تورکیا وەڵا بڕۆ بۆ لێرە بە قسە بکەین جارێ بڕۆ باشین باشە بچی پێم باشە بچی تورکیا بەقەت ئەوەی کە جەناب فەرموود ئێران جیرانێکی وایە و استراتیژیە دۆستایەتی لەگەر باسی زروف ناکەم بەس دۆستایەتی لەگەر هەموو جیرانانە بژانەوەی کوردستانی پێوە ئەو گرژیانەی ئەخیری یان هەر گرژیەک لەسەر لەگەر هەر ئەو دەوڵەتانە گرژی بۆ ناومانێناوە ئێستا وەزعی یەکێتی لەگەر دەوڵەتی تورکیا باش نییە بەڵێ وایە ئەو گورزانەی بۆ ئاخرش لێدەن خۆشایەتی ئەوشتەنە
لە هەمان کادا دەبێ اعترافیش بکەینکەوە مەسەلەی پەیوەندی یەکێتی بە پەکەکە یەکێک لە عوزرەکانی تورکیایە بیانوەیە بیانە بی بیانە نەبی ئێمە سەری لێرەمە باسی ئەو پەیوەندیە دەکەین ئایا ئێوە چۆن تعریفی دەکەن و چۆن بەرەو پێشەوەی دەبن و چۆن چاچی دەکەن چونکە بۆ هەموو لایەک مەبەستە کە ئەو عێلاقەیە لەبێ سەرکەوتوو باش بێ جەناب بژنی خۆتەوە پێ بڵێ کێشەی ئێمە لەگەڵ تورکیا قورسە حەل کرێت و بە سوعبەت وتم ناچم بۆ تورکیا من بەجددی ناچم بۆ تورکیا ئێستا ناتوانم بچم بۆ تورکیا تورکیا سێ بەتەڵی شەڕی داعش سێ ڕەفیقی خۆم شخصی ئەنی شەهید کرد لە عەربەت بێ سەبەب و بێ هیچ بیانۆ ئەبێ ئێمە عیلاقەمان باش بێتەوە لەگەڵ تورکیا ئەشمانەوێت عیلاقەمان باش بێتەوە لەگەڵ تورکیا مشکلەکەی تورکیا ئەوەیە کە ئێمە بۆ چوونی جیاوازمان هەیە لە ڕۆژاوا وەزعەکە بە جیاوازە بینین ئێمە شتێکە بینین ئەوان شتێکی ترە بینن ئێمە پەیوەندیمان لەگەڵ پەکەکە وەکو باسەکرێت نیمانە چەند حزبێکن لە ناو سلەیمانی گلەیان لێکرێت ئەڵم بڕۆ دایخەن چوومەتە بەغداد لەگەڵ فایق زێدان قسەم کردووە و مام حزبانە ئیجازەیان هەیە ئەرێ ئایا حزبێکە توانێت بچێ حزبێکی تر داخە کە ئیجازەیە ئەڵێ نەخێت باشە بۆ تورکیا تەعن ناکەن لەو حزبانە ئیجازەکەیان لا بنەوە حکوومەتی هەرێم بێت دایخە من بۆ دایخەم موسسات هەیە لە ناو سلەیمانی ئەڵێن ئەمە پەکەکەیە من نازانم پەکەکەیان نا بەڵام هەمویان ڕسمین هەمویان ئیجازەیان هەیە هەندێکیان لە هەولێر ئیجازەیان هەیە باشە من بە چه حەقێک بڕۆم ئەم شتانە داخەم منیش پێم وایە هەلی لەگەڵ تورکیا بە دایالۆگەکرێت کورد ئینادن ها بە زەخت شت ناکەین من بەیانیان هەڵاستم درۆنێکە سوڕێتەوە لەسەرەوە من بەعجەر هەلەوێکی لێ یەکەم ئێمە حەزەکەین بە گفتوگۆ شتەکان حەلکەین من دڵنیام شوێنێکەیە لە ناوڕاست کە ئێمە بتوانین یەک بگرینەوە بەڵام کە ئامادە نەبن قسە بکەن کە ئامادە نەبن دانیشن ئێمە چی بکەین ئێمە بۆ هەموو گفتوگۆیەک ئامادەین بۆ حەلی هەموو مشکلەیەک حەلی پەکەکەش ئێمە ئەتوانین هاوکاریان بین هەموو لایەک ئەتوانێ هاوکاریان بێ پارتیش ئەتوانێ هاوکاریان بێ 4 ساڵ پێش ئێستا کاک مەسعود سپاسی کردن 4 ساڵ نەبوو ماشەڵڵا لە شەڕی داعشە لە مەخمورە کاک مەسعود سپاسی کردن من خۆم لە مەخمور بووم بینیم ئەوان لە ئەولاوە هاتنە خوارێ ئەوە من لێرە بووین ئەمریکی لێ بوو وڵاتێکی تریشی لێ بوو جەنابەت وەڵامەکە داوە ئەوەی کە من شتەمویست ئێمە ئەمانەوێت ڕێکەوین لەگەڵ هەموو لایەک لە بالەبیرت نەچێ ئیجازەم بە بالەبیرت نەچێ ئێمە یەکێتی بوو کە عێلاقەی پارتی باش کرد لەگەڵ تورکیا جەنابی کاک مەسعود مام جەلال بوو ئێمە ئەتوانین چۆن مام جەلال هاوکاری کردن ئاگرەکەی پەکەکە و ئەمە کەم بێتەوە کپ بێتەوە ئێمەش ئامادەین بۆ هەموو هاوکاریەکی تورکیا بە شتی معقول چەند شتێک هەیە داوا بکەن لێمان ناتوانین جێبەجێ بکەین قەت نەمانتوانیوە مام جەلال نەیکردووە بۆ ئێمە بیکەین جەنابەت ئەوەی کە چاوەڕوانمان دەکرد ئەو شەی کە بەکارەتینا دیالۆگ شوێنی ناوەڕاست بدۆزیەوە باسی لێ بکەی هیچ شتێک نییە بە دیالۆگ چارەسەر نەبی ئەو نوع شتەش چاوەڕوان دەکرێت لە دەسەڵاتی خۆماڵیمان و ئەوەش چاوەڕوان دەکرێت لە دەوڵەتەکانی تەنیشتیش کە بەو شێوە بێنە پێش وەڵڵا من پێم ناخۆشە زانی هەموو ڕۆژێکە من ینی نامە چەند جارێکە من کاک شاڵاوی لای خۆم بەڵێ وەزیری دیفاع تهدیدی کردویت و ئەمە تهدیدی کردویت ئەوە تهدیدی کردویت کە تهدیدی چی بۆ یعنی ئێمە نامانەوێت مشکلەمان هەبێت لەگەڵ هیچ وڵاتێک بەس بەخوا ئێمە بە زەخت و بە تهدید و بە درۆن دایلۆگ ناکەین ئەوە دایلۆگ نییە هەر ئەو پرۆسەیە غەڵەتە ئەوە مەکینەی حەربە ماکینەی حرب چۆن بەکارێکێنی لەگەڵ وڵاتێک تۆ لە حربانیت باشە ئەگەرمانێک کۆتایی بەدان شتێک بین کاتەکەمان نەما بە دوو قسەی خۆش چی لە دڵت هەیە بتوێ بیڕێ بەرەو من بەرە و بەکاری بینی ئەگەر پەیامێک هەیە لە پرسیارەکان نەگەی بێ و چیت حەز لێ بگەینی یەکێتی لە هەڵسانەوەیە یەکێتی ئینتیخاباتی هەوێ بە زووترین کات یەکێتی بۆیە ئێوە ئینتیخابات بکات تا باشتر خزمەتی میلەتەکەمان بکەین بە تایبەت گەنجەکانمان و حەزی شەکەم ئێوە مڕاقب بن بزانن ئەو شتانەیە کە یەکێتی ئەیڵێت ئەیکات لە مەسەلەی ئەمنیەوە لە مەسەلەی پاراستنی قانون و ئازادی
ئێوە مراقبمان بن من دڵنیاتانەکەم ڕۆژ بە ڕۆژ گۆڕانکاری ئەبن لە ئەو شوێنانەی کە ئێمە ئەتوانین تەسیرمان هەبێت لەسەری دووبارەش یەکەمەوە ئێمە ئامادەین لاپەڕەیەکی تازە لەگەڵ هەموو حزبێک و هەموو لایەنێک هەم لە عێراق و تایبەت لە کوردستان بە سیاسەتێکی تازە ئیشەڵڵا لایەنەکانیش بۆ ئەوە ئامادەن و ئاخر شت کە پێویستەکە بیکەین حەقە هەر هەمومان داوای لێبردوون لە میلەتەکەمان بکەین کە هێشتومانە کێشەی شخصی و کێشەی حزبی جەوێک دروستکە کە ئێمە وەکو پێویست نەمانتوانیوە خزمەتیان بکەین و من لێرە حەزەکەم ئەوە بکەم و سپاسێکی تایبەت بۆ هەموو ڕەفیقە ئەجنەبیەکانمان کە تقریبا شێت بوونە بەدەستمانەوە بەڵام خەمیان نەبێت ئیشەڵڵا ئێمە هەوڵە دەین وەزعەکە چاکەینەوە ئاخر شتیشم ئەوەیە سپاسی جەنابەت و ئەم بەڕێزانە کە مەجالێکیاندا بە من دانیشم بیر بۆچوونی خۆمان ڕوونکەینەوە بۆ جەنابتان و ئەو مناقەشەیە بکەین و ئۆفەرێکیشت بۆ کردم وتت تیمێکم بۆیەنی بەی تۆزێک مناقەشات بکەیت لەگەڵمان زۆر حەزەکەین ئەوە بکەین بە زووترین کات ئێمە یان ئێمەینە خزمەتان یان جەنابتان ماڵی خۆتانە یەکە بینینەوە و زۆر سپاسانەکەن قوربان ئێمە هەموو ئەوانەی لێرە دانیشتون کە خەڵکی بیرمەند و پیشەیان ئاڵۆگۆڕی بیرۆرا و ڤژن و شتانەیە لە خزمەتی نیشتیمانسازی و دەوڵەتسازیدا ئیشی ئێمەیە کە تێکەڵاویمان بە ئینگلیزیڵەن ئینگەیجمنت لەگەڵ بڕیاردەران شتی جوانی لە پێدا دەبی بۆیە لەگەر هەمووان بە یەکسانی دەیکەین بەڵام ئێمەش یەک دنیا سوپاس دەکەین بەو کاتە نازدارەی بەخشید بۆ ئەوەی کە هیمەت کرد و هاتی بەرچاوڕینیدا بە خەڵک بەو ڕوحیەتە بەو تەواضوعە و سوپاس دەکەین بۆ سەراشکاوەکانت جا لە جیاتی هەمووان ئەوە سپاسم کردی و ئێمەش با سپاسێکی بکەین بەش سپاس من سپاس